ئێستا کوردستان و تێکڕای وڵاتانی جیهان بە دۆخێکی تەندروستی هەستیارە تێپەڕێ و ئەم بابەتی بڵاوبوونەوەی کۆرۆنا بابەتێکە کە هەموو لایەکمان مەسئولیتمان کەوتۆتە سەرشان. ئێمەش وەکو کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە شاری چەمچەماڵ بە پێویستمان زانی بە بەشێک بین لە هاوکاریکردنی کردی تەندروستی لە سنوورەکەمانە. بۆیە بە نووسراوی فەرمی ڕێزیان ئاگادار کراوەتەوە کە ئێمە ئامادەی هەموو هاوکارێکمان تێدایە بەپێ ئەو تاقۆتوانەیە کە لە سنوورەکەیە لە دەستەوە ئێمە کرێ. بۆیە ئەمڕۆ توانیمان هەندێک لەو پێداویستیانەی کە لە ئێستایەوەکو دەستپێکێک بیبەخشین بە کۆگای دەرمان لەسەر بە بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵ. سەرەتا دەستان خۆش بێ بناوی کۆگای دەرمانی بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵە دەستخۆشی لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە چەمچەماڵ دەکەین بۆ دابینکردنی ئەم پێداویستیانە. هیوادارین ئەمەیە کەم جار و دوجار نەبێ و بەردەوام بن لەم خزمەتگوزاریانە. دەستان خۆش بە پێویستە و زۆر باشە. هیواداری نەک ئەمان لایەنەکانی ترش هاوکاریمان بۆ بکەن بۆ دابینکردنی ئەم پێداویستیانە لە کاتی ئێستا زۆر زەرورن بۆ تەندروستی چەمچەماڵ.